لە سەرەتای دانانی سیستەمی وزەی خۆردا کۆمەڵێک کێشەمان هەبوو بە تایبەتی لەگەڵ هاوبەشەکانمان کەوا ترسیەوەیان نەبوو زەڕی بۆ وەربگیری دانانی تاقە شەمسی بەڵام بە خۆشحاڵیەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای جێبەجێکردنی سیستەمی هایبریدی قبول کرد. هایبرید چیە؟ زۆربەی زۆری ئینڤێرتەرەکانمان کەوان بەکاردێنین لەو بڕاندانی کەوا بەکاریان دێنین سیستەمی نیزەمی هایبریدی تێدا. هایبرید چیە؟ بە شەو زۆربەی زۆری 24 ساعتەکانش بە تایبەتی بێ پاتریتوان ئیسفادە لەو سیستەمە بکەن بە ڕۆژ کارەبای حکوومەت بەکاردێنن بە شەو عەفوەن و بە ڕۆژیش دەتوان سیستەمی هایبرید قبول بکەن کە هایبرید چیە؟ سیستەمی هایبرید دانانەوەی کارەبایی ئەوە کەوا بە ڕۆژ لەو لوحانە کارەبایی وەردەگری لە خۆ زیاد دەکات ئەو ساعتی عکس دەسوڕێنەوە. عکس سوڕانەوەی ساعتەکە وا دەکات کەوا ئەو کەسەی کەوا پاتریشی دانانەیە ئەوەی پاتری دابنێت پارەی حکوومەت هەرلۆ بنایەتەوە 24 کاتژمێرەکە بە تایبەتی ئەوەی دشکەوە سیستەمی ساعتەکەی سەرابن دەسوڕێنەوە وا دەکات کەوا کولفەیەکی زۆر کەم و قەرەبووی سەرفی شەویش بکاتەوە کە بە خۆشحاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی قبول کردووە سیستەمی هایبرید کارەبادانەوەی حکوومەت و لێکڕینەوەی حکوومەت و قەرەبووکردنەوەی سەرفی کارەبای شەو لە ڕۆژدا.